خاڵی چوارم دەبێت تو وای لێ بکەی هەستێکی دڵنیایی بۆ دروست بکەیت. یعنی ئەو کەسێک کە دەتەوێت قەنەعەتی پێبینی هەستی دڵنیایی دەبی دۆ دروست بکەیت. بۆ نمونە نابی بەڕێوەبەرەکەت وا هەست بکات و لە شوێنە کار دەکەیت فەرمانبەری بەڕێوەبەرەکەت هەست بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە. یعنی کۆمەڵێک کردار و ڕەفتار بنوێنی ئەو گومانت لێ بکاتن کە تو شوێنی وی دەگریەوە. ئەتوو لە با بڵێن لە تەڵەی بۆ دادنەی شتێکی بۆ دەکەی دەتەوێت لە کەداریکەی دەتەوێت بیڕوخێنی بە شێوازە لە شێوازەکان هەوڵ بدەیت شوێنی وی بگریەوە. یان نمونەیەکی زۆر سادە لە بواری زەواجدا بۆ نمونە ئافرەت کاتێک کە تو دەچێت داوای دەبێت تو هەستی دڵنیایی بۆ دروستکەی. چه ئافرەتێک واتە هاوسەرگیری بە پیاوێک دەکا هاوسەرگیری لەگەڵ چ جۆرە پیاوێک دەکات لەگەڵ ئەو جۆرە پیاوە دەکات کە هەستی دڵنیایی تێدایە. هەستی دڵنیایی مەبەستم لە چیە؟ یعنی بۆ نمونە ئەتوو سواری با بڵێن فڕۆکەیەک دەبی کاپتنی فڕۆکەوانێک شەرواڵێکی لەبەر بوو ڕیشی هێشت بووە باشە یەک تاک پێڵاوی لەبەرە لە پێ کردیا وایە بۆ نمونە وەکو نمونە دەبێت قەمیسەکی شڕ و پڕ لایەک چوویتە ژۆرە لایەک هاتە دەرێ دۆخین هاتە دەرێ برێیاڵە وەرە سوار بن لە شوێن دەرپێمان خۆش و دادەبەزین. ئایا ئێوە سواری ئەو فڕۆکەیە دەبن لەبەر چ سوار نابی لەبەرەوەی هەستی دڵنیایی نییە هیچ هەست بە ئەمان ناکە ئەتو هیچ هەست بە ئەمان ناکەی بۆی سواری و فڕۆکەیە بی. ئەدی ئەگەر کاپیتانی فڕۆکەوانەکە جلی فڕۆکەوانی لە پۆشی بوو کڵاوی لەسەر بوو هەموو ڕێنمایی و تعلیماتەکی هەموو ئاگدارکردنەوەکانی جوان بوو شتەکانی هەموو لە جێخۆی بوو باش بوو ئەو کاتە تو هەست بە دڵنیایی دەکەی کە سەفەرێکی دوور و درێژ لە پێشە هەستی دڵنیاییت هەیە. هەتا لە پرۆسی هاوسەرگیریش وایە ئەتو دەبی هەستی دڵنیایی بۆ کەسی بەرامبەر دروست بکەی کە بۆی قەنەعەتی پێ بکەی کەمە ئەو زەواجە ئەو ژیانەی دەستی پێ دەکەین لەم سەر بۆ ئەو سەر دەڕۆین بە دڵنیایی دەڕۆین چونکە ئافرەت زۆر حەزی بە دڵنیاییە حەزی بە شوێنەکە ئەمان بی تێیدا بحەسێتەوە. بەڵام ئەگەر ئەو خاڵە لە تودا نەبوو لەو حاڵەتەی دڵنیا بە تو ڕازی نابی چونکە وەکو باسمان کرد لەسەر و سیما و ڕەفتار و کردارەکانت دەردەکەوی کە تۆ هەستی دڵنیایی تێدا هەیە یان نا. خاڵی پێنجەم گوێگرتن. جارێ گوێگرتن یەکێکە لەو بابەتانەی یعنی بەهێزترین خاڵی قەنەعەت پێکردنە گومان لەوەدانی لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە گفتوگۆ دەکرێت هەدەف لە گفتوگۆیەکی سەرکەوتوو خاڵی سەرچەکەی ئەوەیە کە کەسی بەرامبەر گوێ بگری کەسێک کە دەربڕین دەردەبڕی واتە قسە دەکا گوێی خۆتی بۆ شلکە پێش ئەوەی قسە بکەی لێگەڕێ ئەو با قسەکانی خۆی تەواو بکە قسەی پێ مەبڕە چونکە قسەی پێ ببڕی ئەو هەست بە بێزاری دەکەن لە تو جا ئەوە بەڕێوەبەرە ئەوە لە پرۆسی هاوسەرگیریە ئەوە لە پرۆسی چاوپێکەوتنە ئەوە لە پرۆسی کاردایە لە ژیانی کۆمەڵایەتی خۆتدایە لە هەر شوێنێک بووی کەسی بەرامبەر قسەی کرد ڕێگە بدە با قسەکانی خۆی تەواو و پەیامەکەی خۆی بگەێنی ئەو جەت و دەست بە قسە بکە. ئەگەر ئەو جارێکی دیکە هەوڵیدا دەست بە قسە بکاتەوە قسەکانی توی پێبڕی قسە مەکە ڕێگە بدە با تەواو قسەکانی خۆی بکە ئەو جەت و دەست بە قسەکانی خۆت بکە. ئەوە هێزێک لە لای تو دروست دەکا کەسایەتێکی کارێزمات دەبی لەو حاڵەتە چونکە هەموو کەسەکە ئەو شتەی پێ ناکرێ ئەمە هەموو هەدەفمان لە گفتوگۆکردندا زۆر جار ئەوەیە چیانمان گفتوگۆیەکە دەبینەوە با هەدەفمان لە گفتوگۆکردندا هەدەفمان ئەوە نەبی چێ لە چێ دەباتەوە بەڵکو چێ لە چێ دەگا لە بڕی ئەوەی کە بین مناقەشە بکەین و چەلاحانێ بکەین و بێسوود وەکەوەی ئیتیجاه المعاکس باشە دەمەشا دەکەی دوو کەس مناقەشە دەکەن لە پێناوی بردنەوە ئەجینا هیچیان قسەکانی یەکتریان بەلایەکەوە گرنگ نییە بەلای ینی نە ئەو قسەوی پێ گرنگە ناویش قسەوی پێ گرنگە بۆیە لە مناقەشەی ناسەرکەوت و کۆتایی پێدەی کۆمەڵی قسە و دەستەواژە و شەفرێ دەدەن بەبێ ئەوەی لێکتری تێبگەن ئەسڵەن بابەتەکە هەرچشە کەواتە خۆت بە دوور بگرە لە مناقەشەی بێسوود هەوڵ بدە گوێگرێکی باش بە بزانە ئەگەر تەمەشاش بکەی خوای گەورە دوو گوێچکەی دایتە ئینسان یەک دەمیدایە حکمت لەوەدا چییە؟ حکمت لەوەدا ئەوەیە کە تو زیاتر گوێ بگری نەک زۆرتر قسە بکەی
ئەگەر ئەو خاڵت پەیڕۆ کرد بڕواتە بی جارێکی دیکە دەتوانی کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دابنێ.